کلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە موبایلی 0970 470 52 64. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی نەرمەندان. بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنێکن جوانترین سڵاوی هیوا خاکیتان ئاراستە ئەەکەم لە بەرنامەی خۆمەوە بەرنامەی گوڵستان هونەرستان ببورن لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا لە شەوان کاژمێرنەوە لە خزمەتی ئەوەی ئازیزە ئابم لەگەڵ میوانە ئازیزەکەمە هیوادارم میوانێکی ڕۆحسوچی ماڵەکانتان بین لە تەلەڤیزیۆنی HD و ڕادیۆی گەڕیانی خۆشەویستەوە هیوادارین خزمەتێک بۆ کەسانە بکەن کە هونەردۆستن و وەکو خۆم و ستافی رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان پیرۆزبایی مانجی ڕەمەزانی خۆشەویست لە سەرجە موسڵمانانی گیان و لە موسڵمانانی کوردستان بە تایبەتی ئەەکەم و هیوام ئەم مانگە بێتە مانگێکی ئاشتی و تەبایی و خۆشی و پێکەوەژیانی هەموو هاوڵاتیان و خی گەورە قەڵەمی عفو بەسەر گوناح و کردار نەشنەکانمان نەبێنە و ئیشەڵڵا هەموو ڕەمەزانێک شاد بینەوە بە یەکتری و ئیم شەویش میوانێکی ئازیزم لە بەرنامەی هونەرستان لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی HD گەڕیان میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست کاکە چێنەری ئەزیزە کە بە دەنگە خۆشەکەی ئیم شەوە ئەرکی کێشاوە بۆتە میوانی هونەرستان لە تەلەڤیزیۆن و ڕادیۆی گەڕیان هیوادارم کاکە چێنەر بەخۆی و دەستەگوڵێکی جوانی هونەری کوردی و دەنگی خۆشەوە ئەم شەو چەند شتێکی خۆشمان پێشکەوە پێڵێن بەخێربی کاکە چێنەری خۆشەویستی کاکە چێنەر نازناوی کاکە چێنەر من چێنەرەکەی بەس حەزەکەم نازناوەکەت حەزەکەی بە چی بێ وەکو هەر چێنە ڕەسوڵە نازناوە هەر ناوی باوکتە بەس نەبوو ناوی کەمنەوە زۆر بە خێراتنی کاکە چێنە ڕەسوڵی خۆشەویستەکەی دەربەندی گەنج تازە پێگەشت و دەنگێکی خۆش ئەزمونێکی گەورە لەگەڵ عاسف بەتوانایی بەناوبانگی شاری سلێمانی کاکە ئاری فەوزی خۆشەویست کە خەباتێکی درودرێژ و ئەزمونێکی گەورەی هەیە لە بواری مۆزیکژەنینە بەخێربی کاگاری سەرسەرباسکاگیواگیان پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە سەرجە موسڵمانان لە هەموو گەلی کوردەکەم هیوادارم مانگی ڕەمەزان بێتە مای خێر و بەرەکەت و ئاشتەوایی بۆ گەلی کورد و بە دڵخۆشیەوە ئەم جەژنە بەڕێ بکەین و ئامین زۆر بەخێر بێ کاکە ئاری خۆشەویست و دەستخۆشەریکی لە بەرنامەکە دەکەم بەڕاستی بەرنامێکی جوان هیوادارم کاری جوانتر و جوانتر قوربان سپاس دەکەم ئیشەڵا بە هیمەتی خی گەورە ئێوەی ئازیزان و هونەرمەندان ئیشەڵا بەرنامەکە بەرەو پێش دەبین و هیوامان ئەوەیە کە بینەران و بیسەرانی خۆشەویست هەر شوێنێکن لە بەرنامەکەمان ڕازی بێ کاکە چێنە ڕەسوڵی خۆشەویست جا سەرەتا ئەمێ نازانم پرسیار بکەمیان گۆرانی بە کەفی جەنان نە سەرتا پرسیارێک لێکەمە و داخبوونەوە بەرنامەیە جوانەکە بە گفتوگۆ بێ کاکە چێنەر سەرەتایی دەستپێکردن بە هونەری میلی تەڵ هونەری میلی هونەرێکی زۆر گەورەیە هونەرێکە زۆر خۆیێژی و ڕاستە و خۆی و لە هەموو شوێنەکە کاگاری خۆی ئەزمونێکی لە ئێمەش زیاترە کە هونەری میلیەکێک لە هونەرانەی کە هەمیشە توانی ئەسپی خۆ ئەگە توانە هەبێت لە هەموو شوێنەکە ئەسپی خۆ تا بێجا بزانین کاکە چێنەر لە ساڵی چەند و لە چەند دەستی کرد بە گۆرانیوتن و چۆن هەستی بەوە کرد کە دەنگێکی خۆشی هەیە کاکە هیواجان قسەکەی تۆ جوانە من لە 2010 و 11 دەستم کرد بە گۆرانیوتن و لەگەڵ هونەرە بەڕێم کرد لە 2014 دایکم عەمری خۆی کرد لێی دابڕام خۆش بێ و جێگەی بەهەش بێ لێی دابڕامەتر هەتا ئەم 2020 کە دەستم پێ کردوێتەوە خی گەورە لە دایکی تۆ خۆش بێ و ئیشەڵڵا دایکە نەماوەخوالیان خۆش بێ هۆشی کە دایکی ماخۆی خوا بۆیان پارێزە ئیشەڵڵا کاکە چێنەر بە حکمی ئەو کۆسپە گەورەی کە لێتان قەوماوەکەوەی کە دایکت خۆعافیکە بردیەوە بۆ بارەگای خۆی خی گەورە ئیتر لە 2010 بڵێن هەر چالاکەم تا ئەم دقیقە بڵێن دەرنەکەوتووە لە 2014 عەمری خۆی کرد 10 تا 14 بەردەوام لە 14 عەمری خۆی کرد وەستام هەتا 20 هەر سەرکەوتووی بی ئیشەڵڵا خۆشەویست هیوام وایە ئیشەڵڵا هەمیشە ئەوەی من لە نزیکەوە جۆم لە دەنگە بۆ هیوادارم بیسەرە و بینەری خۆشەویستی کاکە چێنەر خۆشەویست بێ بە ئاوازە جوانەکان بە گۆرانی جوانەکان جا کاکە چێنەر بە پرسیارەکان هەڵگرین بۆ دوایی ئێستا لەگەڵ کاگاری خۆشەویستە گۆرانێکی خۆشمان پێشەشن بۆ ئەم ڕەمەزانەکەی خۆتان نەزان خەڵک بە حکمی بە ڕەمەزان و تۆ زێ بێتاقەتە ڕۆژانە بزانین چیت بۆ ئامادە کردوین بەسەر چاو گۆرانیشی کار و عوسمانە خوالی خۆش بێ هیوادارم جێ ڕەزامەندی هەموو لایەوێت و بەدڵی هەموو کەسێ دەستخۆشی لێکەین و فەرموو کاکە چێنەری خۆشەویست
قاري شقا ما كان مهاجينا أولواني لساريتا دنيا مشتي خوش تخمينا يواريا دما قاري شقا ما كان مهاجينا يواريا دما قاري شقا ما كان مهاجينا يورادي خلشي سوا بود بالريوان بود بالرمان يورادي خلشي يامو تاو الريوان تتبار باتا سوا بود بالريوان بود بالرمان مني شواكو أولاوانا شاومتينو يسرين جيكا تا مسرويا وسرين جادا لنيقايا وشواشينا تا مزرويا وسرين جادا لنيقايا وشواشينا کاگاری خۆشەویست بۆ دەست و پەنجە جوانە و مەسخا خۆشەی سلێمانیانە و کاکە چێنەری خۆشەویست بەڕاستی ئەم گۆرانەی مامۆستا کاروان شتێکی زۆر خۆشی بیرخسینەوە کە ئەویش مۆرکێکی ڕەسەناتی سلێمانی ئەو گۆرانی کە باسی گۆرانی کاروان عوسمانی کاگاری خۆی بەڵە قوربان لە هەردوومان بە ئەزمونترە و شارەزاترە لە بواری ئەو هونەرە کوردیەکانەوەی کە لە سلێمانی خوا لێ خۆش بوو کاروان عوسمان ئەگەر بمایە لەو قەناعەتە مێسێجێک بوو لە هونەرمەندە هەرە گەورەکانی کورد یعنی هاوشانی کازم سایر بوو دڵنیا یەکێک بوو ئاوازدارێکی زۆر بەتوانا بووە وەختی ئەو دەخالەتی ئاوازی کرد و ئاوازدانا و هەندی ئاوازی تایبەتی هەر کوردیش نەگەوەی کە وەری جێڕە بەڕاستی هیچ کەس نەیتوانیوە لە بووە کاگی وەختە هینی یەکەم ئاوازە نەربوو دوو ژەنەرێکی زۆر باش بوو خۆشی ژەنەرێکی زۆر بەخۆت بڵێ ئەدایەکی زۆر پاک و جوانی هەبوو هەر زۆر ئەو گۆرانی هێشتای ئاوات دەگەری سەر مایەوە ئەوت بەڕاستی کاکە چێنەرجە و دەستەی خۆش بێ چاوەماچەکەم کاکی شێوازێکی زۆر سلێمانیانە و کاروان عوسمانیانە خوارێ خۆش بێ و تەمەنی تۆ درێژ بێ زۆر جوان کرد و زۆرم پێ خۆش خۆی هونەرەکە گەورەی لەوایە کە چەند لە هونەری ئیسا هونەری میلی بەڵێ بەشێکی زۆری بەندوتنە بەڵام هونەری میلی خۆتان ئەزانن و بینەران و بیسەرانی خۆشەویست بابزانن کە ڕنگدانەوەی چەندین چەمکی هونەری کەیتیایە ئەوانە بۆ نمونە هونەری میلی ئەم بابەتە جوانانە ژە خۆی ئەگرێکەواتە لە هیچ
چیمکێک بێبەش نەبووە ئەمووی مێگەرەوەیە کە ئەتوانین ئەو گۆرانە ئەداکەی هەر بریتنیە لە بەند بەڵێ بەند بەشێکی سەرچێتی و گۆرانە خاو و گەڕیانەکان سەرچێتی وە تایبەتی ئەمەی جەنابیش زۆر خۆش بوو دەمە خۆش بێ کاکە چێنەرە چۆن بۆم گۆرانی کاکە کاروانی خۆشەویست ساڵ بژات خوالێ خۆش بوو خۆ جۆگری ئەوی جۆگرێکی تایبەتی کاروان عوسمان و کەمال محەممەد دەست خۆش بێوانە دوو زیاد لە حەزن من بە دایمی جۆگری ئەو دوو زاتە گەورەیەم کاروان خوالێ خۆش بێت جێگای بەهەش بێت بەجێ 8 متر بەس شوێندەسی دیارە و بۆمان ماوەتەوە و گەنجی ئەم ڕۆژەتوانین کە شانازیە بە هوەرەکەی ئەوە بکەین و لە شوێنانە بتوانین بەکاری بێت دەست خۆش بێ بەڕاستی زۆرم پێ خۆش بوو سپاس دەکەم تەمەنی هونەرمەندی گەورەی کورد کە کەمال محەممەدیش درێژ بێ ئەویش کەسێک کار بە هەمان شێوە ئەزمونێکی گەورە و توانایەکی باشی هەیە بینەرانی ئازیز و خۆشەویست بۆ درێژدان بە بەرنمەکەمان و هەرڕاو بۆ چوونێک و پێشنیاری لەسەر بەرنمەکانمان و میوانە ئازیزەکانمان ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بەم ژمارانەی کە ئێستا بۆ ئێوەیە خوێنمەوە 0 471 52 64 0 5 جا کۆڕەکەکان وەتساپشی لەسەر ئەتوان لە دەرەوەی وڵات پەیوەندیمان پێوە بکەن و لە خزمەتی هەرڕاو بۆ چون و پێشنیارێکی ئەوەی ئازیزان ڤایبەر و وەتساپشی لەسرە هیوادارم سەرکەوتوو بن و بە بیستنی دەنجی ئێوە کە ئێمە ئەبیستن و کە ئێمە ئەبین تەڵان ئێمە پێی گەشە ئەەکەین و زیاتر پێی خۆشحاڵە بین و بەخۆشی ئێوەی ئازیز و بینەرەوەی کە ئێمە لێرە حەزەکەین لە بەرنامەی هونەرستان بەرنامەی ئەم دەنگە خۆشانە بین نە پێشەوە سە بۆ نە کاگونەر کاگە چێندەری خۆشەویست لە هونەرەکەیە دەنگێکی تایبەتەوە بە بۆنی چەند قەزەیەکەوە ون بووە مانە حەزەکەم دەنگانە ئاشناکەینەوە یا ئەو گەنجانەی کە دەنگێکی تایبەت و خۆشیان هەیە بەهرەمەندن شەد نییە کەسێک پێ هەموو کەسێک پێودرێن هەیە دەنگ خۆشە هەیە شاعیرە هەیە ئاوازانەرە بەڵام ئەمە هەمووی لە کەسێکا کۆ نابێت جا ئێمە هیوامان وایە ئەو دەنگە خۆشانەی کە بەڕاستی شایانی ئەوەن بە سوۆسیال میدیا و بە کەناڵە میدیایەکان بەڕاستی شاد بکرێن بێنین و لێرە ئەسپی خۆیان تاوبن بۆی ئێوە شێژ لێوەرگین و ئێمەش حەزمان لەو دەنگانەیە کە بەڕاستی ئەتوان ئەدا بکەن وایە کاگاریاندا بۆ چۆنە کاگاری لەسەر ئەم مۆزعی ئێستەکە لە سوۆسیال میدیا بێدرگا و بێخاوەن هەرچی هەڵەسێ و زۆرشتی نەشیاو لە جانێک بە تێکەش وایە هەموو یەکەن بە ماڵەوە سەر هونەری میلیەوە خۆی کاکە هیواجان مەسەلەیەکی کوردی هەیە لەکە زۆر بوو بۆرە بێ بەتاکید ینی ئێستا وای لێ هاتووە لەگەر ڕێزمە بۆ هەموو هونەرمەندە میلیەکان بۆ گۆرنی بێژەکان بە تایبەتی جبور نەماوە هەمووی ئەیلێ ئەمە ماساتە ئەو مشکلەکەی زۆر هەموو هەرسیڵەتی ئەیلێ ینی ئێمە چەند جار کاچی نەگە عادوین نێم گۆنەی بەش چاکمان لەگەڵەیە کەچی ئەیتنی هەمووی ئاوێ لە ماوەی پێشە لە گعادی هەر بەکەوت کاتەکە سینەی بێنە بەمێکی خەنەسەر ڕەحمەتی خوالێ بەندێ بڵێ دانیەوە وەڵای بەسەراتێکی خۆش بوو ئەمە داوای بەسەراتێکم لێ کرداوە کرداوە یعنی باخۆن نەبووم یعنی وەڵای دەستی خۆش بێ کاکە لابێ بەخوادر مستەحەبی گعادەکەی کە گعادەی گۆنەبێکی باشی هێنا شەڕ لەسەر لا بخۆم بێڵێم ئەوە زۆر کێشەکەیە قەنەعەت کە کاگاری من خۆم چەندین گعادەم ڕەت کردوتە لە بڕێ خۆ من حدمان یەکە ئەم قسەیەکەین ئێمە ئەو خۆی کە لە بواری هونەری میلیا کارەکەین ئەگەر کەسێک نەشیاو بیان نەشارەزا بیان یعنی لە بواری هونەری میلیا نەشیاو بێ بۆ بەر ناتوانین ئێمە لەگەڵا دابنیشین زۆربەی گعدەم واتۆ کاگیۆڵا ئێمە حەزەکەین لەگەڵ دووسێ کوڕی خۆمان هەیە بیڵێ خەوتم ئێمە نابن ئێوە بیڵێن بەجەم بەجێڵم نەوەڵا حەزەکەم ئێوە تۆ لەگەلای بڵێ ئەوە زۆر کێشەیە قسەکەی تۆ زۆر جوانە کابرا گۆرانی بێژێک داوەتەکە دەری تۆڵیم هەرۆی ماوەبی خەنە سەر سینیەک و ڕەحمەتی خوالەوە دوو بەندەڵ ینی مایکەکە بەرناکەوێت مایک بەرناکەوێت ئەمڕۆ کێشەکە لەوان نەخۆشەکە زۆرترە تا عەجەب مەسەلەکە لە ماساتی تر هەیە لە ئەمە کاتە ئێستا بۆن جەنابەت بەندبێژی کاگۆران بەندبێژە ڕێباری مەلەزادە ڕێزمەوەی بەندبێژە کا قادر مۆدەراسی بەندبێژە کە مامۆستا میدی حەسەن بەندبێژە بەڵامانە بەندی نەستەقڵن بەندێک جێ بگرێ بەڵام بەندی وا ئاڵی نازە حرمەتم بێ بۆ ڕێی جەماعەت بۆ بینەرانیش کابرا گۆران تاکە پێڵەیەکێک نازە من پێ بڵێکی بەڕاستی ئەو قسەی کاگاری بەڵا ئەخدا چەند کەسێکن ئەوانە بەڕاستی کە بەداخەوە ئەمڕۆ میلەت و بیسەر و بینەریش ناهۆشمەندە لەوەی کە ئەوانە هونەری میلی نین ئەوانە هونەرێک نیە ئەوان تەنها کەسانێکن احترام لە سوۆسیال میدیا حەز دەکەن خەڵک پێیان بڵێ ئەوە تایتە بە هەر بوارێک بێت ئەداشتر هەیە ئەنی معقول ئەو بخرێتە ڕێزەی جەنابتەوە بۆ بڵێن مامۆستا پێڵەن مامۆستا وشە ئازادە بەڵام بەداخەوە بۆ سەقافەتی ئەو خەڵکانەی وەڵی کاگاری من نەبێتە خۆڵکێشان ئاواز دانێم
شعرە نووسم ئەداش ئەزانم کەم لە چەند مامۆستا و بەڕێز جوجی و گوێم لە مۆسیقا گرت توانم ئێستش ڕێگە بە خۆم نایەم پێ بڵێن مامۆستاییوە حەزەکەم پێم لە کەسێک خزمەتێ بە هونەری میلیەکە چکە بەڕاستی تۆ کە ئەم سێشتێ بۆ ئەم جاتوانین بە خۆت بڵێ تا حەدێک بەڵام دومینی هونەر بنی نییە بنی نییە هەتا شارەزا بێشتا هەر نەزانی بەڵام بەداخۆ ئەمڕۆ خەڵک بۆ پێکەنینی خۆیان و ئەو گەنجانەی نەکەنجە لە سێکی لە گعدەکان قسەکە زۆر تاکە پێڵا و نازانم بەرگەسەری نەشتێکی وایان ببنێ مانە ناوت لێ هونەر بەڵام تر ئەمە لە سۆشیال میدیا و پێم وتی سۆشیال میدیا ئەمڕۆ بێدەرگایە یعنی بێ چۆنەڵی هیچ سنوورێکی نییە هەرچی هەڵسێ خۆی پیاکارچی هەڵسێ گۆران بەڵام بەداخەوە من ئەتوانم بڵێم بۆ ئەو کەسانی کە ئاوا خزمەتەکەنەوە خزمەت نییە بە کۆمەلگای کوردی بەڕاستی ئەوە ئەو پەڕی دژایەتیکردنە بە کۆمەلگای کوردی بە دروستبوونی نەوەیەک پەروەردە ئەکەن کە بەڕاستی دوور بن لە ئەخلاق و ڕەوشەوە هیوادارم ئەو کەسانش کە بۆ لانی دنیای کۆمیدیا ئەو کارانە ئەکەن تۆزێک بە جوانی هونەرەکان پێشکەن و واز لەو کارانە بێن و با بینەر و بیسەری خۆشەویستیەوە بزانێت کە ئەو هیچ مورچێکی بە هونەری میلیەوە نییە حاشاوەلی لە ئێمە هونەری میلیمان کردووە دەدی کاگاری وتی چەند مامۆستایەکی خۆشەویستی باسدەوانە بەندی جوان بەندی نەستاق ئەوانە هونەرن ئەوانە کە لە بواری شتیشە بە کورتی مختەرەکەی کاکە ئاریجەندەستی خۆشە بۆ ئەو شرۆبەیە بینەر و بیسەری ئازیز کاکە شێنەر پاچە پرسیارێکی تایبەتی لێ بکەین ئەم پرسیارانە تایبەتە بە هونەرەکەی کاک شێنەر تۆ سەرەتای دەستپێکردنەوە لە ساڵ 2010 بۆ بوو کە بەبوونی کۆچی دایکتە خوافیکە هین بوو خوافیکە بەو دنیاشاد بوو پۆستایی ئەی هیچ کەسێک لە بنەماڵەکەت دەستی نەگرتی بۆ ئەوی کە بڵێ حەزەکەن بێتە پێشویست هەندێک کەسێ بنەماڵەکەی دەستێکرد هەندێک ژێ بنەماڵەکەی دژێتی لە بواری میلیە هەر بوارەکانی کەسە من خۆم سەرەتا چکە عایلەیەکی ئیسلامی ئێمە تۆزێ سەرەتا هەموو ئامۆزا و خاڵۆزا و پرزەکان بە باوکدایشمە خوافیەکان کوێواز بێن لە کاکە عەشایری تۆزێ کاکەوە ئیشی تۆ نیوتم با بۆ قەیچێکم حەزەکەم بەهرەیەک هەستەکەم لە منە هەیە بۆی کە برادرانی ناڵین تۆزێک پێداڵن ئەوە بڵێ خۆشە جا بزانین کاکە هونەر کاکە چێنەر جاهڵم کاکە چێنەر لە هونەرەکە یانیم تێگەجێ کاکە چێنەر بمان بوو کاکە چێنەر ڕسوولی خۆشەویست بزانین چۆن بوو چێ دەستی گرتی یان وجودی خۆت بوو کاتە پێشەوە بە هونەری میلی ئەوەڵ جار کە دەستم کرد بە گۆرانی وتن هەر خۆم بوو بەڵێ خۆم تابعیش خۆم بوو حەزم لێ بوو حەزم لە حەزێکی خۆت حەزم لە ئینەکە بوو هەمومان حەزمان لێ کەس دەستی نەگرتی بە کاکە حەز ئەەکەین بێتە نەخێر نەخێر چونکە من 2010 تا چواردەکە لایڤ میوزیکمە کرد کە چەند ئیشێکی کاریش کەم کردووە هەمی هەر خۆم بووم بەس هیچ ڕێگریەکەم نەبووە بگرێ لە لای بنەماڵەکەشەوە یعنی لە ناو خزم و کەسوکاریشە دەستخۆشیم لێکراوە دەستخۆشیم لێکراوە و یعنی پاڵپشتیشم کراوە بە زۆکۆی کە بڵێ دەستم بگرێ بێمە سەر کاری هونەری نەخێر هەر وجودی خۆت بوو هەر وجودی خۆم بوو نەبوون ڕێگرۆ و دەنگە خۆشە ئێمە بیستمان و کاکەچێنەر ئەم شۆگەورەی کردین بە دەنگە خۆشەکەی و ئێستا بزانم بەرهەمی کێش ئامادەیە ئەم بەرەمەیان ئەوانی خوالی خۆش و کارۆن عوسمانی خۆشەویست و ئەمیان هیچیە ئەم بەرەمانی مامۆستا کەمال کەمال محەممەد زۆر باشە ڕێز زۆرتان لێ مامۆستا کەمال محەممەدی خۆشەویست جا ئێستا ئامادەی بۆ پێشکردنی بەرەمانی کاکچێنەر بەڵێ فەرموو با جومان لێ بێ و بیسەریش بە تامەزرەوە چاوەڕێ و بەرهەمەن مەڕوازیز نەبا دڵم پەیمانی خۆی بسەلمێنێ بە شوێن تۆدا دەوەندەوە نەم سنوورە بپشکێنی مەڕوازیز نەبا هەور داری ساماڵ بنبێنێ بەرچارکی خۆڵ بەسەر باخی لێوەکان ما بپرژێنێ ئای ئای چێبوو 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 پێمی
دەودی گوڵشەنی دڵ بەرێ پێدا نەوەگێ باخی پێڵوەکانم دەچی لێوەم شوێن و جێدا جێبوو 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 پێمی دەوت گوڵشەنی دڵ بەرێ پێدا نەوەگێ باخی پێڵوەکانم دەچی لێوەم شوێن و جێدا جێبوو 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 بەچێلۆسکێت خۆڵە مێشی شەرمی پژان بەنیگایە لە دەروونما زرێباری خامی ڕژان ئەی تۆ نەبووی پێداوتم با سەرنجێ برتاسە دەبێ ڕۆژێک دەبێ تووشی لانای ڕێشەونمی هەناسە دێم ئەی تۆ نەبووی پێداوتم با سەرنجێ برتاسە دەبێ ڕۆژێک دەبێ تووشی لانای ڕێشەونمی هەناسە دێم پێداوتم بۆ توینێتی جەمێ ئاوێم بۆ برسێتی لە تێنانێم بۆ تاریکی مۆمەچاوم ئەی تۆ نەبووی پێداوتم وا دەونێم ڕتاسە دەبێ ڕۆژێگە بێ تووشی لانای هەناسە دێم ئەی تۆ نەبووی پێداوتم بۆ توینێتی جەمێ ئاوێم بۆ برسێتی لە تێنانێم بۆ تاریکی مۆمەچاوم ئەی تۆ نەبووی پێداوتم بۆ توینێتی جەمێ ئاوێم بۆ برسێتی لە تێنانێم بۆ تاریکی مۆمەچاوم ئەی تۆ نەبووی پێداوتم با دەوەنی خوێنم ڕەش دەبێ بۆ ئەمڕێیا بۆ ئەماچە شووشەی چاوێم هەزار ڕەش بێ ئەی کەمێستا وا نێسووتە وا ڕەشماڵی سوێن و گریان بۆ پێم ناڵێ مردن کۆستا یا مردنی لێکدا بڕم ئەی کەمێستا وا نێسووتە وا ڕەشماڵی شین و گریان بۆ پێم ناڵێ مردن کۆستا یا مردنی لێکدا بڕم ئەی ئەمێستا وا نێسووتە وا ڕەشماڵی شین و گریان بۆ پێم ناڵێ مردن کۆستا یا مردنی لێکدا بڕم دەستان خۆش بێ دەمتان خۆش بێ کاکە قوربانم چێنەری کاکاری گۆڵ جان. کاکە چێنەر ڕەسوڵ دەنگی و قوربانم کاک ئاریجان دەستی خۆش بێ بۆ مسخە جوانە کاک چێنەر
باشە پرسیارێک لە تۆ بکەم چی هونەرمەندێک تەسیری لەسەر تۆ بوو کە حەز بە گۆرانی بکەی بە تایبەتی بێجگە وت لە بوارە خاوەکانە کە کەمەل محەممەد و خۆی خۆش بکار عوسمانی لە بواری میلیە مامۆستا میدیا حسێن مامۆستا میدیا ڕێزمانێ چاومات کاگەراممان لەگەڵ با پەیوەندی وەرگین و دواترین سەر سوالەکان لە جەنابێت کاگەرامی بەڕێزمان لەگەڵا بڵێ فەرموو کاگەرام ئەم کاتت باش کاگە هیوای گوڵ و دڵ خۆشەویستی کاگەرام گیان ڕێزێ سپاس بۆ تۆ چاو ماچەکەین دەستخۆشی و بەنامە جوانە لێ یەکەم بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم زۆر سپاس قوربانم کاکارم جان چاوەکەمی ڕێزی تایبەت هەیە دەستخۆشی بۆ کاکە چێنەری بەرز و بەڕێز بۆ گۆرانی خۆشانە و بۆ ئەو ئەدا و سۆزە خۆشەی کە لە قورجایەتی و دەستخۆشی لە کاگاری تۆزی شەکەم قوربانم کاکارم جان دڵی چاوەکەم دەستخۆشیتان لێکم هیوادارم هەر ئاوا بەرنامەکەتان گەشاوە بێ و پەرە بە هوەری کوردی و بە هونەرمەندانی میلی بن مامە هیواجیان زۆر دەستی خۆش بێ کاگارامەوە بزانم دەنگەکەی کاگارام ئارام شارۆنی کاگارام شارەوانی خۆشەویستە وایە هونەرمەند میلی کاگارام شارەوانی ڕێزمان هەیە بۆ ئەو هەستە جوانە بۆ هونەرە گەورەیەت بۆ ئەو دەنگە خۆشە بۆ ئەحساسە تایبەتی بەرابەر بە هونەرمەندانی میلیەوە و پەڕی گەورەی و خۆشەویستی و سەنگی و پێگەی تۆیەکە بۆ هونەرمەندان لە ڕادەیەکە ئاوا تەرشیعی و کەسانە ئەەکەیت دەستخۆشی لێکن کاگارامی بەڕێز دووبارە و 100 بارە دەستخۆشیتان لێکەم و هیوای سەرکەوتتان بۆ خوازم کاگی واجان زۆر بەڕێز هیوادارم خۆشەویست لەم مانو نەبوونا بەردەوام بن هەرچەند ئێوە وەکو تۆ کاکە هیوا وەکو کاکە جەراگۆڵەیی وەکو کاک جەزای ساز وەکو کاک بورهانستاری بەرز و بەڕێز هەڵەسن بەم ئەرکە جوانە و بەسەرکردنەوانی هونەرمەندانی میلی دەستخۆشیتان لێکەم و دەستخۆشیشم بۆ کاگالان ڕەفیقەیە پیرۆزبایی لێکم لەم بەرنامەوە بەهۆی دەست بەکاربوونی وەکو بەڕێوەبەری کارە هونەرەکانی ڕادیۆی میلی گەڕیان بەڕاستی کاگالانی ماندووە بە هونەرمەندانەوە زۆر سپاس کاگارامی بەڕێز طبعاً بە هیمەتی خوای گەورە و ئێوەی هونەرمەندانی میلی و ئێوەی کەسانی ناسراو لە بوارەکەدا ئیشەڵا ئێمە پشگیریمان بن بەرنامەکەمان پێشەکەوێت و هاوکاریمان بن ئیشاڵا وەکو بەڕاستی درێخیتان نەکردو دەستخۆشی لە جناب دەکەم کاگارامی خۆشەویست زۆر وەڵی هیچ خۆ هەر بەرنمەیەک ڕخنەی لێ بگیرێ دڵنیا بۆ بەرنامە پێشکەوتووە بێ و هونەرمەندیش بە ڕخنە و بە پێشنیاری خەڵک ئەبێ بە هونەرمەند و هیچ ڕخنەیەکم نییە لە جەنابتان تەنها ئومێدەوارم سەرجەم هونەرمەندانی میلی بە سەرکەنەوە و بەرنامەکەتان بەرەو پێشێت و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و دەستی مانۆ بوونتان ئەگوشم و دووبارە بەخراردنی کاگە چێنەر و کاگاری فەوزی بەرز و بەڕێزەکەم بەخێ بەسەر کاگارامی خۆشەویست ئێوەش کەسانێکی خۆشەویست و هونەرمەندن بە عایلەی هەر خزمەتی بواری و میلیتان کردو و دەرکەوتون و کەسانی دیارن سەرکەوتوبی کاگارام سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ پێشنیارە جوانانە ئیشەڵا بە خۆشەویستی ئێوەی ئازیز و هونەرمەندانی میلی بەرنامەکە بەردەوام بکەین و لە خزمەتی ئێوە هەموو کەسانە ئابین و گەر ئێوەش هاوکاریمانکەن زۆر سپاس بۆ تۆ کاگارامی خۆشەویست عەزەتی کێشا و خۆشحاڵت کردین بۆ پەیوەندیت بەڵێ کاگارام شارەوانی خۆشەویست یەکێکە لە هونەرمەندە میلیەکانی شاری سلێمانی و کوڕێکی بەڕێز زۆر خۆشەویست لێرۆ چای ماچەکەی ڕێزمانێ بووی خانەوادێکی هونەرمەندن بە تاکید وەکو باسییانەکەدەم باوکی بووە مامی بۆ خۆعافریکا باوکی مرد لەگەڵدایکی خوالیان خۆش بێت کۆسپێکی گەورەیان توش و هاوخەمیانین بەڵاستیدا هەمومان هەر باوکو دایکمانە برێ خوالیان خۆش بێت هەر بە عایلەی هونەرمەند و باسیەکەیان مامی دێت باوشی دەنگی خۆش بەڵام تەوان حەزیان بە خۆ دەرخستنە بۆ بەڵام دووبرایە دەنگی تایبەتیان هەیە و خزمەتێکی باشیان بۆ هونەر کردو و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا و هەر لە خۆشییا بن ڕێزمان هەیە بۆیان کاک کامەرانی خۆشەویستیشمان لەگەڵە بڵێ کاک کامەرانی بەڕێز ئەلو کاک کامەرانی بەڕێز چاو ماچەکەین کاک کامەران باشن ئەحوالتان سپاس قوربانم دەستخۆشی لە ستافی ڕادیۆ گەڕیانەکەم زۆر سپاس کاک کامەران بەڕاستی کارەکانتان جوانە زۆر زۆر سەرکەوتوون بینەرێکی باشیشی هەیە سپاستانەکەین دەستخۆشی لە کاگەتێنەریش دەکەم بەڕاستی سەوتێکی نادری هەیە زۆر زۆر نادرە هەروەها دەستخۆشی لە کاگالانی دەکەم بۆ ڕاپەڕاندنی و کارانەوە زۆر سپاس بەناوی ئەویشەوە کاکە قوربانم هیوای سەرکەوتنی سەڵاوەتان و بەرنامەی باشتر بۆتان ئینشاءڵڵا لە خزمەتی ئەوی خۆشەویستان هیچ ڕخنە پێشنیارێک نییە بۆ بەرنامەکە بۆ هونەرمەندەکەمان داواکاری بەڕاستی سەرۆزە بینەری بەرنامەکاتم بە ڕۆژ و بەشەویست بەڵام هیچ ڕخنەیە شتێک بەڕاستی دیگرمتیایە دارێ بۆ بەرنامەی ئێوارش کە مەلا ڕزگارتان بان کرد و بەڕاستی بەرنامەیەکی شارزۆری ئەو بەرنامەکانی ڕەمەزانە کە بە ناوی بەرنامەوە کاکدزایی خۆشەویست کە
مدیری رادیۆ تەلەڤیزیۆن HD گەڕیانە بەڕاستی ماندوونە ناسانە لە هەموو بوارەکانە هەمیشە حەز بە خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان دەکات لە هەر بوارێک بێ بە تایبەتی بواری هونەری ئێمەش دەستخۆشی لە کاکجزاکەین و لە بەڕێزیش بۆ ئەو تەجوانانە ئیشەڵڵا لە خزمەتان ئابین و بە هیواین بتوانین خەندێک یان چەند زانیارێکی هونەری بیان هەر زانیارێکی کۆمەڵایەتی بێ بیخێنە بەردەستی ئەوەی خۆشەویست و هەموو لایەکمان پێکەوە سوودی لێ وەرگین و زۆر سپاس کاک کامرانی عەزیز سپاس بۆ تەجوانەکان داوەتم لە کاکە چێنەر هەیە دانەبڕە لەو کارە هەر بەردەوام بێ بەڕاستی سەوتی زۆر نادرە قوربانم کاکە کامرانجان چاوە ماچەکەم بەڕێزی سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بەناوی هەموو لایەک و ستافی رادیۆ HD گەڕیان لە خزمەتی خۆشەویستان و ئازیزان و هونەردۆستان هاین و بینەر و بیسەری عەزیز کاکە چێنەر هێنەوە لای سوالەکەیت و ئەگەر پەیوەندی نییە پەیوەندیمان جارە وەستاوە کاکە چندەری خۆشەویست وتمان لە بواری هونەری میلیە ئەوەی کە پاڵپێنەر بوو هەمومان لە دەنگی هونەرمەندێکەوە حەز بە بوارەکە ئەکەین تۆش فەرموود مامۆستا میدیا حسێن ئەوێتمانەیە بۆ مامۆستا میدیا حسێن بەڕاستی هونەرمەندێکە بەبێ دابڕان بەبێ ئەوەی کە یەک شتی نەشیاوی هەبێت لە هونەری میلیاتەنە لە هونەرەکانی کەشا باڵا دەستە بەڵام ئەوەی کە مهمەتی مامۆستا میدیا لەوەیە کە لە چ بوارێکە خۆ دۆزیەوە بێت لێو بوارە ئەسپی خۆتاوە بێت نەک پەلاماری هەموو چمکەکانی هونەر بێ و کاگاری فەرمی هونەر بەحرێکی لە بننا تۆ هیچ کەس ناتوانێت بنی هەر کەسە لە بواری خۆیان نەدرێتەوە بەڵێ عەفوم کە مامۆستا میدیا هەم لە بواری هونەری میلیە هەم لە شەعرە هەم لە مەقامە بەڵێ یعنی ئەو مامۆستا میدیا لە هونەری کوردیە مەدرسەیەکە بە تایبەتی پێگەیکی خۆی پێگەیەکی تایبەتی خۆی و جێی تایبەتی خۆی بە تاکید لەسەرش کە مەقامە کورتەکەی جا نازانین بڵێن چوازەم هەو مەقامی تێقەڵ کردووە لە مەقامی هەڵەبجەی شەیدا تاکە هونەرمەند بووە کە ئەوەنە بە شعرەکەی خۆیەتی ئەداکار خۆیەتی چەشحاو مەقامی تێقەڵ کردو ئەمە گەورەی و توانایی و ئوستادی مامۆستا میدیا هەڵا سەنجێنێ بەڕاستی دەستخۆشی لێ یەکەین و نمونەی زاد بێ ئوستادە وەبزانم نزیکشن لە مامۆستا میدیا وەگەر بەڵێ پورزای لەیەکتان خۆی و کاکە جێگری کوڕیشی دەستخۆشی لێ یەکەین کاکە جێگریش گەنجێکی زۆر بتوانایە بە تاکید جۆم لێ بۆ دەستخۆشی لە کاکە برادەری خۆشمان لە کاکە جێگر بەڕاستی دەزانم تۆشتیشی لەگەڵ مامۆستا جێگر و کاکە مامۆستا میدیا هەیە بەڵێ یەک دوو بینی و شتێکم لەگەڵ بینیوە سەرکەوتوبی ئەی پرسیارێکی تر کاکە چێنەر کە زۆر گرنگە ئەو کەسانی کە عەشقی هونەرن لە هەر بوارێکی هونەرە شارەزایی لە بۆ نمونە کاگاری موزیکزەنە پێویستە شارەزا بێت لە کارە موزیکەیە لە ناسینی مەقامەکان تۆ تا چەند حەزێ بەوە هەیە یان چەند هەوڵەت داوە کە مەقامەکان بناسیت وەڵای و قسەی تۆ زۆر سەرێکی دا گۆرانی بێش کە بووی بە هونەرمەندیان بووی بە گۆرانی بێش ئەبێت مەقامەکان بناسیت ئەوە گرنگە چونکە شتێکی زۆر گرنگە تۆن و تەبەقەکان بناسی مەقامەکان بناسی و ڕۆحی هونەرەکەش ئەوەیە ڕۆحی هونەرەکە ئەوەیە تۆ ئەگەر لەگەڵ عاسفەکەش تا بێکەوە بیت ئیلاوی بە مەقاماتەکان پێ بڵێ فلانە مەقام بە فلانە مەقام لە فلانە تۆنەوە زۆر گرنگە دەستخۆشی لێگەڵا گەر بتوانی هەر کەسێک و هیوام وایە هەر ئێمەش بەڕاستی ئێمە وەکو نەمانتوانی مەدرسەیەن بە چۆڵی بە ئەکادیمی تاڵیکە بە سوپاس بخوا لە چەند ئوستازێکی موزیکژن و هونەرمەندانی گۆرانی بێژەوە توانیمانەوەی بەدەستبێنین هیچمان لەسی بەهرەمەندن زۆر سپاس هونەر حەزە لەگەڵ بەهرە بە تاکید و دوشتەی تایە من هەرچی گۆرانی دێمە بەسخا بەلام بەڵام تۆ کۆپلە شاری تۆ بەلەبەر ناکرێت بەدەکاتگەل سەگەت زۆر جوانە بە تاکیدەوە بەهرەیە خوا ئەدادێ کە تۆ ئەم گۆرانی ئاوا بڵێ بە تاکید خۆت لەو هینا بدۆزیتەوە کابرای شێوەکار وەرە تۆ ڕستێکم بە دروستکە وەرە تۆ نواندنێکەوە کە زانەتوانی ناتوانێت کە سەویشی خۆی زۆر جوانە قسێتەوە جوان بەڕاستی زۆر گرنگە هەر کەسێک هاتە بوارەوە بزانێ ئەو مەقەسەم مەقامێکی کاگە چێلەر پێشکەشی کرد مەقامی سەبا بوو لە گۆرانێکی مامۆستا کەمال محەممەد کە زۆر گرنگە مەقامەکان بناسی و بزانی تۆن و تەبەقەی تۆ چییە سۆڵە سۆڵدێزە لایە سیە دۆی هەرچێوانە بزانی باشترە بۆی کە هونەرەکە ئاسانتر بێت لە بەدەست ئێمە جاران نەمانەزانی کاگاری خۆی زانێمە لەنەوە پێنج خەریکی وڵات تا 2000ەکانیش باوەڕ کە هەر مەقامی بەیاتمان نەزانی ئەوانە ئەو بەیاشتێکی زۆر سەرەکی و بە منتیقەی گەرمیانی ئای دەسی پێکرد تۆزێ هەرەوەمان هەبوو بەسپاس بخوا بە حکمی ئەم هونەرمەندە خۆشەویستانی کە هەن لە ساحەکە تازەکان چ کۆنەکان بە تایبەتی ئەم مۆزیکزەنە بتوانانە توانیمان کە پەردەی مۆسیقا بناسین تۆن و تەبەقاتی مۆسیقا بزانین چییە و بزانین مەقام سێ شێوازیە مەقامە بەڵام هەیە ئەزانێت چییە نازانێت ئەدایکە بەڵام هەیە نازانێت ئەدایکە هەیە ئەزانێت مەقامە بەس مەقام خۆی سێشتی ئەساسی هەیە بیناسی
بیزانی بزانی ئەداشی ئەمە زۆر گرنگە لە مەقامەدا هیوادارم هەر کەسێک کە دەستباری هونەری میلی و هەر هونەرێکێکە بتوانێت ئەو خاڵانە ڕەچاوکە و دەستخۆشی لە کاکەچینەرەکەم بۆی کە تا حدێکی باش شارەزایی هەیە قوربانم با زۆر نەچین لای پرسیارن جات حەزمان لە گۆرانیە چیمان پێشکەشەی کاکەچینەرم جارە وڵا ئەم جارەش گۆرانیشی مامۆستا کاروانە هەر خاوە بەڵێ ینی ئەمڕۆ کێشە هیچ مشکلەیەکە نییە خۆ نەوەڵا ئەمان تابەت بە دڵی تۆ بوو لەبەر خاتری دەستەوەی کە من حەزم لێ بووی مامۆستا کاروان نووری کاروان عوسمان بەڵێ کاروان عوسمانە دەستە خۆش دوای ئەمەش دوو بەرەمی شادمان پێشکەش شادەکانیش بەسەر چاو دوای ئەمە دەستخۆشی لە یەکەین بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنەکەن جوانترین سڵاوتان ئاراستاکەم وەکو یوە خاچی لە بەرنامەی هونەرستانە وەکو ئاماژەم پێکەوتوان بۆ ژمارە تەلەفۆنانە پەیوەندیمان پێوە بکەن 1970 470 52 64 0 5 کە ئەمەیان ڤایبەر و ساپشی لەسەرتوان دەروی وڵات پەیوەندیان پێکەن و لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویستان بۆ هەر وەڵامدانەوەی هەر پڕەخنەوە پێشنیار و پرسیارێک بێت تا ئێستا چینەوە لای کاکەچێنەر بە دەنگە خۆشەکەی و گۆرانی مامۆستا کاروان عوسمانمان بۆ ئەداکە فەرموو کاکەچێنەر بەزوو بەجێ نیشتی یەکجار زوو
کاکە چێنەر زۆر دەستخۆشیتان لێکم کاگاری بەڕاستی ئەم گۆرانی عنی بەرنامە نەبووە لەو دەستم کردای بگرێن زۆر بە تایبەتی ئەم گۆرانی زۆر خۆشیش وتێ بەڕاستی هەزار ڕەحمەت لە قەبری مامۆستا کارۆن نووری بۆ کارۆن عوسمان بۆ گۆرانی خۆشانی کە یعنی ئەم گۆرانی کە بیری لەکەیتەوە بە تایبەتی ئەم گۆرانی من زۆر حەزنەوە من داوام لێکرم گۆرانە بۆ بڵێ چکەم برادری خۆش مزگەی خۆعافی کە باوکم مزگەی یان ساڵ نەما بەڵام برادری هەتی و زۆر بوو کە باوکیان نەما و بەڕاستی ئەو خاڵەجاگ لە پاییزە جوورە گۆرانی کە کاروان بگری خۆعافیکاتە خۆ بەرکەتەرەی بە تایبەتی لە پاییزە لەبەر پەنجەرەیەکە گاڵا ڕێزان بێ جوورە گۆرانی بگری بە خەڵک نایەت تووشی مشکلە بی ئەم گۆرانی کاکاروان کەوتوێتی بە ڕەحمەت بێکاتی خۆی ئەوی ژەر بۆ باوکی وتێتی تەمەنی 4 ساڵان بوو بەڵێ ئەڵێ لە 4 ساڵەیە باوکی بەجێی هێشتووە تایبەت پێشکەشی کردو بە باوشی کەم گۆرانی بۆ تو لە خۆی و باوکی خۆش بەڕاستیەکان ڕۆزەمە خۆی نووسێتی کاگەڵێ بۆیە زیاتر لە ناخەوەیە بەڕاستی و شعرە هەر زۆر میمەکە بیرەکەیتەوە بیاسر بیری مناڵەتیوەکان تەکەوێتەوە کە بێ سەرپەرشتیان ئەو خاڵ حاڵە زۆر میمە بۆ مناڵ کە ئێواران ڕاتە باوشکە باوکێ مخم مناڵم هەیە کە باوشم پیاگە مناڵە هەرچی باشیم دنیای لە باوشی منایی بینەکە ئێواران چتەوە ماڵەوە کاکەوە عادەتەن ئێمە خۆمان هەمومان مناڵ بووین و لە کۆڵانە کە یاریمان کردووە مناڵی هەتیومان لەگەڵا بۆ کە باوکی خۆمان هاتۆتەوە ڕامان کردو بەرە ڕووی ئێواران مناڵەتیوەکانە هات چۆنەڵی لە لەو کەلیمەی کەوتی دڵم تاو تەسی کردم دەمی تۆ خۆش بێ دەستی گۆڕی پڕ بێ لە نور کاکانی خۆشەویست و دەستخۆشی لەکەین بۆ خۆی و هوەرە گەورەکەی کە ئێستا بەداخەوە لە ژیاندا نەماوە یەکێکە کۆسپێکی گەورەی لە هوەر بەڵێ ئەم جاچین لای پرسیارێک لە کاکەچێنەری خۆشەویست یا کاگاری یەکێکتان بەسەراتێکی خۆش کاگاری و ئەزمونێکی کۆنیە لە بواری کۆندا خزمەتی کردووە لە بواری گاد و حەفلەیە بەتایبەتیوە ئێستا ژەر بەتوانایە و بەڕاستی شتی زۆر ئەم کۆڕەکانی بینی و جا بزانام چ شتێک بەسەراتی خۆش نێوان خۆتانە یا تۆ یا کاگاری بەسەراتی بەڕاستی خۆش خۆمە زۆر بەسەراتی خۆشی باتیا بێشە مەشی خۆم بیدار قسە بکرد وڵای شێکی زۆر خۆشی باسەوەی سینەکە بەڕاستی بۆ هەربی کرد بە ئەمەش بڵێ لە بەخاتیێکی زۆر بەخۆردی کاکە بێزەوەت سینەکە ئاسف یاریدەدەرێکی زۆری گۆرانی بێژە لە مەشابا یاریدەدەری من بێ ئەمر بۆ مەشان فریان ئەو شێکی زۆر بەخۆت و خۆشێتی کاکەچین بۆ گابدەکەوت مەکاک سینە بێ مابی خەسە سینە وڵێ فەرم بەڕاستیەوە خۆش بوو وەڵا لەگە کاگاریە زۆر شوێن چوین بەیەکەوە شتێکی خۆشە لەبیێدەوە دەشێت بێ نوکتەیە ئەلەم مدەی پێشوا بوو دانیشتێگە بوو لە سیتەک لەو دانیشتە بووین کاکاری لەگەڵ مابوو کاکاری عسفەیە کردوتر عادەتەن لە گەعدە و دانیشتە خۆ دەزانین تەقاکردن و ئەم شتانی وڵا مەشغوڵی گۆرانی وتم بوو مەتر لە گەرمی گۆرانیە مها خۆم سەغڵت کردووە چوومەتە ناخی گۆرانەکەەوە نمزای ئاری سایزەری بە سێشت و تەقەیە کرد دوانم نردوو بە سێ ئاری بێنێتەوە ڕاستی هەستێکی ماماری ینی واولاد و بەقوتەوە ناگونجە لەگەڵ هوەر و مۆسیقات و دەستی بەس بۆ تاقیکردن بۆ حەزێک بزانین چییە چێژەکەی چییە ئەو چێژە لە چیە تو کابرا گۆرانی ئەوەی بەڕاستە لێ شقەقەشەقانە لێ کاکی کەسیان تەقی نازان چوو بۆ ناو دەرگاکەەوە تەقیە کرد دەماچەکە تیان نەما بوەستا بوو نەشێرا بێنێتە ژوورەی وەرن دەماچەکە بەرنەوە وەستاوە دەستگەی وەرن دەماچەکە بەر مارە جایشێکمانی کە من لە زۆر ڕقم لە چاکە بەطوڵی ئەمر ڕقم لە چاک بوو ئەنیا بۆ تاقیکردنەوە یەکیشیان بۆ تێکردبوو یەکیڵای دەست خۆش بێ بەڕاستی بۆ تاقیکردنەوە هەموو شتێ ئینسان ئەو شتان ناکە لە سنووری مرۆڤایەتی یا سنووردانە بەڵام شتانی کە پێویستە مرۆڤی کە حەق هەموو شێت تاقیکرد بدەن چێژەکەی لە چیایە وەکو چۆن گەورە دەوڵەمانی ئیتاڵی ناوەکەین بیت چۆ جارێکیان لیان پرسی چۆن حەزەکەی بژیوتی یەک شت ماوە تاقیکەمەوە ئەوی ژەوەیە کە بمێوەکو هەژارەکان بژیم چکە لەوەتی من هەم لە لوبی دەوڵەمەنی و خۆشبەختی ئاژیم تاوە بۆ دوو ڕۆژ چوو لە سەر خۆڵە ئەملەوینەکان خەوت لەگەڵ هەژارەکانەوەتی بزانم چێژیان چۆنە دوایەوە بۆی دەکەم کە ژیان بۆ شێوەیە بۆ لە ئاخری شاخۆی خۆی کوشت و هیوادارمی منەگەینەوە و خۆی ژیان تاڵ و شیرینیە ئەمانە ژیان بەوانەوە خۆشە بەڵام تاڵی ژیان ئەبێ وەسێ هەر خۆشی هەرەبێ بۆستێ ئەبێ خۆش ئەو هەلانە بڕەخسەنی کە ئەگەردەری کابراوتی بە درۆژ بێ خۆشێک بە خۆ دروستکە چکە مرۆڤ شایانیەوە نیە هەمیشە لەژێر خەما بێ جا ئێستا بە بچینە لای گۆرانی چوارەم کاکەچێنەری خۆشەویست گۆرانێکی سورعەت و شادمان پێشکەش خەبات وزێ دڵمان خۆش بێ بەڕاستیەوە تا برادرانی بەشی کۆنتترۆل ئەڵێ جەنازەمان لە جنوب بواتەوە بەڵێ گۆرانەکان زۆر خۆش بوون بەڕاستیەوە تا بینەر و بیسەر شاهیدی گواهیدەری ئەو وەسان بەڵام شتێکی خۆشمان بۆ بڵێ ئەم گۆرانی مامۆستا میدیایە ڕێزمانێ مامۆستا میدیا تۆش کچێم زەمانیت
بەڵێ من ئاوازەکەش هەریەم ئاوازەکەش هەری خۆیەتی و ئاوازەکە دیارە مامۆستامیدە ئاواز و شارەمی خۆیەتی و ئەداموشێکی خۆیەتی و سەوتێکی تایبەت هیوادارم جێ ڕەزامەندی هەموو لای بێت. دەستخۆشی لە تۆی ئازیز دەکەین بۆ گۆرانە جوانە و سپاس بۆ هونەرە گەورەکەی مامۆستامیدیاش فەرموون.
خۆشی ئەم زەمانەی 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 ئەسیری تیرروتانەی لەبەرە دنیا پەرستی دووری لە خۆشەویستی لەبەرە دنیا پەرستی دووری لە خۆشەویستی دەستخۆشی لە تۆ کاگاری لە کاکە چێنەری خۆشەویست بۆ دەنگە خۆشی کاک چێنەر و بۆ ئاوازە جوانەکەی مامۆستا میدیا بە شەعر و تێکستی تایبەتی خۆیەوە کە زۆر جوان بەڕاستی مامۆستا میدیا کارێکی کردووە بەندی یعنی خسۆتە ئاستێکەوە بڵێن لە شانبەشانی شعر بەلەوسەری شەوەیە ئەوەنە جوان شتەکانێنێت تۆ لە زمانی سۆرانی و کرمانجی و کەلهوڕی و زازاکیۆمی تێکەڵەکە بەڕاستیەوە زۆر زۆر گەورەیە بۆ ئەو کاڵم بەندبێژی هوەرە ئەوەیە ئەبێ کە بزانێت چی ئەڵێ ئەبێ بزانین چی ئەڵێ چۆن ئەو ئەمە مێژووە ئەمڕۆ بە تۆ بەنداڵەکەی بەندێکڵی ڕایتە چ تۆ ئەرشیف ئەشتە ئەربێژی و نەڕەحمی پێ ناکات سپێرە لە هیوە خاکی ئەم بەندەی وتووە ئەمە جوانەکەی ئەوە شەخراپەکەیەتی هەمووی پێ ڕەحمی پێ ناکە ئەمڕۆ تایبەتی یوتیوبی ژێوەکو سجلی ئەعمال هەڵگیراوە هەڵگیراوی بەجالیتیانە وڵا بەتاکی دەستخۆشیتان لێ یەکەم دەمە خۆش بڵای گۆرانێکی زۆر خۆش بوو خۆی بینەرانی ئازیز خۆشەویستان قرار بوو شتێک بە یەکەوە بڵێ مەز وەڵای من چکە بە ڕۆژوو بووم ئەمڕۆ تینازانم بە کاک چێنەر بە ڕۆژ بێ بە ڕۆژ نەبوو ئەمنەم خواردو عینومەتایرە ماتوە چنەکەم بۆی ناویست بەدەم گۆرانە بێکەوە بڵێن بەڵام من هەچەم کرد بۆم نەوترا من جەمین جێگمەکە لەگەڵا بەس خەی نایشەڵا بە کاتێکی کاپ ئینشەڵڵا جان والله ئەوەم خواردە باوەڕ ناکەم بۆ بوتێ ناخۆنی ئازم بوو شتێک بڵێن نانە هەرە بێ شتێکمان بۆ بڵێتەوە خۆ مامە چێنەر شتێ بۆ ها مەقسەمووی بە تامی دەمەرە بێ شتێکە بێت فاصلە برنجی شاکی تێکردەوە کاک علی دەنگە نییە کاک علیمان لەگەڵە کاک علی خۆشەویست لە ئەڵمانیاوە کاک علی بەڵێ کاک علی بەڕێز کاکە هیوا خاکی و سپاس بۆ ئەو میوانە بەڕێزە میوانی هاوڕێکی خۆشەویستی خۆم و یوای سەرکەوتنی بۆ خوازم میوادارم یادگاریمان زۆرە بە یەکۆ من و چێنەر یادگاری خۆش و ناخۆشانەیە بە یەکەوە هیوادارم شتێکی خۆشی کاکە چێنەرمان بۆ بجێرێتە تەمان کاکە چێنەر خۆی کەسێکی کۆمەڵایەتی و هونەرمەندێکی دەنگخۆش و ناسرا و کۆمەڵایەتیە زۆر بزان چی شتێکی لایەی کاکە عەلی وایە بەڵێ وەڵا کاکە چێنەر زۆر جار لەگەڵی بوومە بە یەکەوە بووین و یادگاری خۆشمان بوو شەڕمان بوو ئەگەر ناخۆشی خۆشیمان پێیا بووە زۆر بووە شەوانی دانیشتنەکانی سەری ساڵ و حەفلە کاگارە شەڕەکە لەسەرچی بوو دەنگڵێ شەڕەکە وەڵا لەسەر مەشروب خواردنەوە بوو ئای هاوە خەی ناکە بڵێن لە ڕەمەزانە بەڵام لە ڕەمەزانە نەبۆ خۆ خۆشە کاکە وانەی خۆشە کاکە هیواجان یاگە نمونەتان زیاد بە هیوادارم سەرکەوتوو بە حەزم کرد بەشداری بکەم زۆر خۆشەویستی کاک عەلیجان ڕێزی تایبەت هەیە و بە ناوی کاکە چێنەری شوار ڕێزی بەناوی برادران و ستافی بەرنامەکە هەر ڕێز و دوای هەموو شەڕێ ئاشتیە یعنی هەر ئەو لەبەر بوو لە بیر بوو کاکە عەلی پەیوەندەکەی دەخرایەوە زۆر سپاسیەکەین و کاکە عەلی ئەگە عەفومکەی ماشەڵڵا زۆر قەڵەوە زۆر زیاد لە حەل شەڕێکەشمان لەسەر چێ بوو من مدەیەکی زۆر تەکسیم پێ بوو اینجا کە ئەچوو بۆ دەرەوە بۆ نادیۆمانە تەلەفۆنێکی وەرە بە دوامە کە ئەچوون بە دوای زۆر قەڵەو بوو منیش پێم و باشە عەلی تۆ نیو لەگەڵ خۆماوەرە بنیشکی بە تەکسیش کرد تۆش دەستێکی باڵا هەیە احترام بۆ کاک عەلی بۆ برادرانی خۆت و خۆمان لە سەرکردنە سەر برادەر و ڕابواردنەوەشان دەستێکی ئیشێکی تۆزە هین هەیە خوارڕێ سعیدش تووڕە دەکرد و ئەویش پەستە بوو حەقی خۆی بۆ هات تەکسیەکە بێنێتە خوارەوە هیوادارم ئەویش خۆی داوەبەزێنێ ئەوە زەڕورە چکە بەڕاستی قەڵەوی دەردێکی زۆر کوشندەیە و بەڕاستی تەمەنەکان لە خۆوە گەورە ئەکاویسە منە قەڵەوی نەبێ کاکە مۆڵدم 93 ئەڵێ 98 قەڵەوی نەبووە وایە ئیزە منیش 98ەوە تا وایە چۆن و کاگاری جوێنایەن دڵمان گەردە بەس ئەمە خۆی پیر کردووە کاکە چێنەرەوە بزانم نزیکە بینەوە لە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان لە بەرنامەی هونەرستان دەستخۆشی لە بەڕێز دەکەین قوربانم کاکە بۆ بەدەمەوهاتنی ئەو بانگەشتێکە بەر بۆم بەرنامەی هونەرستان بانگمان کردی دەستخۆشی لە یەکەین لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ ئێژی گەڕیان لەگەڵ کاکە ئاری خۆشەویستە بەڕاستی هەردووتان شەو زەحمەتێکی گەورەتان کێشا دەستخۆشیتان لێکەین و دڵی ئێمە و بیسەر و بینەرانیشتان خۆش کرد و هیوادارم هەمیشە دەم بە خەندە بن و ئەمەیە بە گۆرانی کۆتاییت
بینە بە کۆتایی ئەم بەرنامەی ئەم ڕۆمان و تا هونەرمەندێکی خۆشەویستی وەکو خۆت و دەنگێکی تری کوردی ئەچینەوە خزمەتی بینەر و بیسەرانی خۆشەویست ئەم شەو کۆتایی بە بەرنامەی بەڵام پێشەوەی کۆتایی پێبێنی با یەک ڕێز و سڵاو بنێرم کاکەی واژن عەفومکەی دەستخۆشی لە کاکالانەکەم کاکالان هیلاکە بە رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیانەوە من دەستخۆشی لە یەکەم بۆبانکردن بۆ ئێرە چاوی ماچەکەم سپاسەکەم و دەستخۆشی لە هەموو لایەکەم دەستخۆشی لەو پیاوە بەڕێزانەکەم مادونە ناسانەکە خەریکی شوکارن لە رادیۆکە و دەستخۆشی لە جەنابەکەم بەڵێ دەستخۆشی لە کاکە ئاری خۆشەویستیژەکەم سپاسانەکەم ئێمەش دووبارە بە ناوی خۆمان و تۆی شەوە دەستخۆشیان لێ یەکەین و سەرکەوتوو بن و لە کاکزا و کاکبوران و کاگالان و هەموو کاکەدابان و کاکە ڕازگۆ و خۆ پەڕانەوە گۆرانینەوە بەس بە قورئان ئیسە ئێمە دەستی خەمنە بێسە ئێمە دەستی چێنەرا بەیەکە وەڵێن لە گەرمی گۆرانی خەتای برنج و شت لێ کاکاری دووبارە و سەدبارە دەستخۆشی لەکەینەوە بەخێر بێت و کاکە چێنەر هەروەها کاکە هیواجیان تۆ سەرکەوتوو چاو ماچەکەم قوربانم شۆتان بۆ ئێمە ڕازانەوە و بیلان و بیسەرانی عزیز و خۆشەویست بە گۆرانیەکی کاکە چێنەر ئەگەتوانین بە دووقۆڵی لە خزمەتی ئابین و دێنە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆمان و تا بەرنامەی تر و هونەرمەندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ و چاوتان ماچەکەم.
شەو لە دوای دوانزە یارم کردی پەیوەندی بەم مەکر و نازۆوتی چۆنی باشی ئەفەندی کەوتا هەواڵ پرسینم بەو شەی وەکو قەندی وتی پێم بڵێ هیوە چۆن بوو تۆ بەهرەمەندی پێم بڵێ دنیای هونەر چی پێدایشی لێسەندی پێم وت دنیای هونەری تۆ جوان و تۆ پەسەندی وتم تۆی پێناسانم ژیانی هونەرمەندی وەرە ئاوازێک بڵێن وەکو عەباس کەمەندی یا ناوی تۆ دەهێنم وەک سەیعەلی و مامەندی لەناو شاجوانی ژیان تۆ شاجوان و پەسەندی لەناو شاجوانی ژیان تۆ شاجوان و پەسەندی گوڵی گوڵزارم گوڵێ دڵی دڵدارم دڵێ گوڵی گوڵزارم گوڵێ دڵی دڵدارم دڵێ ئەفن بولبول لە بەختۆراوە قەفەس کەوێکی بڵێ بولبول لە بەختۆراوە کەولە قەفەسی بڵێ بمبورەکە دەرونم بۆ گوڵێش کناڵێ ببورە کاگەرونم بۆ گوڵێشتی جوان ناڵێ ببورن کە شعرەکەم لەبەر نییە لەبەر خۆشی مامۆستا بیدیا و کاکە چێرە قوربانی بدارە نەزرا تاکو دڵڵەتدا مەزرا وەڵا دارایشکرا هیچ نەگۆڕا لە دزرا مەگەر موسا بێتەوە لەگەڵ حەزڕەتی قزرا چین دیوار هەڵسێنن بەسەر گەنجینەی هزرا زینەم پڕ لە تۆحفەیە وەکو هەڕەم لە میسرا سوپاس بۆ خواکە ماوە بەرماوەی تاقی کسرا شاوی بێدار نەبوایە مانگ لە ئاسمانە دزرا شاوی بێدار نەبوایە مانگ لە ئاسمانە دزرا مانگ لە ئاسمانە دزرا گوڵی گوڵزارم گوڵێ